دوو ڕۆژێک کێشەی بنزین نەگەیشتە ئەزمەیەکی وە کەمیەیەک لەو بنزینەی پاڵپشتی کراوە لە بەشی بنزیخانەکان کەم بووە ئۆتۆماتیکیان ئەوەش کاریگەری لەسەر دروستبوونی نۆرەوە ئەو کارانە دەبیتن کە خەڵک پێویستی پێ هەیە. ئێمە دوو داواکاریمان هەبوو، هەردوو داواکاریمان گەیاندە جەنابی سەرۆک وەزیران پێرێ شەو بڕیاریدا و بابەتە چارەسەر بوو. دوێنێ ئەوڕۆ هیچ گرفتێک لە بنزیخانەکان نەبووە. ئەو کەمیەیە کە بنزینی پاڵپشتی کرا و لە پێشتر دابین دەکرا گەیشتەوە دۆخی خۆی زیاتریش کرا. ئێساش بڕۆ کە لێرە تەواو بووین بڕۆ بنزیخانەکان هەم نرخەکەی جێگیرە و هەمیش نۆرەی بنزیخانەکان نییە. پرۆسی دابەشکردنی نەوتی سپی دەستی پێکردێ لە ناوچە شاخاویەکانە ئێستا بە باشی بەڕێوە دەچیتن سنتەری شاریش پێی دەگاتن. ئەو نەوتە پاڵپشتی کراوە نرخەکەی دیاری کراوە ڕاگەیاندراوە لە بۆ هاوڵاتیان کەمیەکەشی دیاری کراوە. بەڵام بە دڵنیاییەوە چەند لە هاوڵاتی وەردەگیرێت نزیک بەوەش حکوومەت بەخۆی پارە دەداتن. پرۆسەکە دەستی پێکردێ و زۆر بە باشیش بەڕێوە چووە بەو نرخەیە کە ڕاگەیاندرایە. نرخەکە لای من نییە وە وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەو نرخەی ڕاگەیاندرایە جەنابەت تاکیدم دەزێن بابەتی بنزین و گاز و نەفت بابەتە بازرگانیەکەی هەموو عێراق پێکەوەیە. یعنی ئەگەر لە هەولێر نرخەکەی بەرز بێتەوە لە شارەکانی دیکەشە و هیچ ڕێگەیەکیش نەکرا ئەوانەی گاز دەینێن لە شارەکانی دیکە ڕێیان پێدرایە نەفتی سپیش بەو میکانیزمەی کە هەیە دێتن بنزین بەو جۆرەی خۆی نرخەکە هەموو عێراق بوو. ئەوە نازانم ئەگەر هۆکارەکەی بەڕاستی لە ئێمە دیار نییە کە ئەو بەرزبوونەوەی چەند ڕۆژێ